گروپی میوزیکی لور وەک یەکەمین گروپی میوزیکی کوردی لە هەرێمی کوردستان بە چاودێری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئابۆنەی جەژنی نەورۆز لە شاری بەغدا کۆنسێرتێکیان ساز کرد. بۆ قسەکردنی زیاتر میوانداری هونەرمەند نزار زەویەمان کردووە. کاک نزار سڵاو لێبێ. هۆکاری بانگێشکردنتان بۆ شاری بەغداد کە کۆنسێرتێک پێشکەشکەن بە بۆنەی بۆنەکانی نەورۆزەوە بوو. بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە جەژنی نەورۆز لە ئێوە لە بینەران پیرۆز بێت و لەسەر جەمگەلی کوردستان. لە ڕاستیە ئەم ساڵ بۆ من نەورۆز جیاواز بوو بە دوو هۆکار دوو بۆنی زۆر گرنگی تیا بوو، دوو پەیامی زۆر گرنگی تیا و پەیامیکان پامی سەرۆک بافڵ کە لە باکووری کوردستان لە ڕێی ڤیددیۆیەکەوە بۆ نەورۆز کە ئەمە ڕووداوێکی مێژووییەوە پەیامی دووهەم ئەو ڤیستیڤاڵی کە لە بەغا بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراقا کە ئێمە ڕەنگە شەهیدمان دابێ لەبەر ناوی نەورۆزیش کە بیست بێتمان ئەم بۆنێ بکەینەوە. بەڵام ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لە شاری بەغداد لەسەر بانکهێشتی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیع سوودانی و خودی خۆی کە چاودێری مەراسیمەکە بوو. ئێمە بانکێشکراین وەک یەکەم گروپ لە شاری سلێمانی و لەسەر ئاستی عێراقیش و تەنیا گروپی مۆزیکیش بووین کە بەشدار بووین و ئەو ئاگری نەورۆز لەوێ ئاگرەکە کرایەوە. هەڵبەتە ئەمە کۆمەڵی خەڵکی ترکە بەدڵسۆزانە لە پشت ئەم پرۆسەیەوە بوو ناکرێ ئێمە لە یادیان کە لەوانە کە خاتونۆژین ئەرکی پەیوەندیەکانی لە ئەستۆیا بوو ماندوو بوو زۆر لەگەڵمانە لەوێ بەڕێز ئەمینداری بەغداد بەڕێزان لە جێگری بڵێن ئەنجومەنی وەزیران بەڕێز خات و ئاڵا کۆمەڵێک لەم هاوڕێ ئەزیزانە لەم بەڕێزانە دڵسۆزانە کاریان کرد بۆ سەرخستنی ئەم پرۆسێ بە خۆشحاڵیەوە. ئێمە لێرەوە لەسەر داوای خۆشیان کە کۆمەڵێک ئاڵای کوردستانمان برد کە لە ئاستی باڵایە ئاڵای کوردستانیان لە مل کرد لە شاری بەغدا و ستافەکەی کە دانرابوو بۆ پێشوازی بە خۆشحاڵی و هەمویان بەجلی کوردیەوە پێشوازیان لە ئێمە کرد کە ئەسەن عەرەب بوون ئەوان کورد نەبوون. بەڵام ئەو معریفەتە و ئەو جوانیان نواند کە ڕێزێک بۆ ئێمە هەمویان بەجل ئاڵای کوردی و بە ئاڵای کوردی لە ملیانە کە ئەمە من دڵم پڕ بوو چاوم پڕ بوو لە خۆشیە کە لەسەر لە مێژووی عێراقا ئەمان بینی پڕ بوو لە خوێن پڕ بوو لە کوشت و کوشتار. لە ئێستەیە خۆش بەختانە بەشداری جەماوەرێکی بێ ئەندازە جەماوەرێکی زۆر ینی بە ئەمە شتێکی بچووکە بۆ بژێڕمەوە کە مەراسیمەکە تاوا بوو گۆرانی عەرەبیانە هەڵە کرد بۆی کات تۆزە جەوێک دروستکە خەڵکەکە جاری کرد داوای کردەوەتیان کاکە حەزەکەین جوێمان لە گۆرانی کوردی بێ. بۆیە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لە ڕووی پێشوازیەوە لە ڕووی سازدانی مەراسیمەکەەوە لە هەموو ڕووەکانەوە من وڵاتی زۆر ڕۆشتوم وڵاتی ئەوروپی بۆ نەورۆز زۆربەی وڵاتەکان چوین. بەڵام ئەم ڕووداوی ئەم جارە من بۆیە وتم پەیامەکەی کاک باهوڵ چەند گرنگ بوو لە باکووری کوردستان ئەمەش هەر هەمان گرنگی هەبوو لە شاری بەغدا و ئەمە هەمووی بابی گەڕێنەوە بۆ مەرحوم بەڕێز جەنابی مام جەلال کە ئەو کۆنتاکتە گەورەیە کە ئێمە ڕسمێکی جەنابی مام جەلالمان پێشکەش بە سەرۆک وەزیرانی عێراق کرد لە ساڵی 1947 لە شانۆگەری کاوی ئاسنگەرە مەشخەڵی نەورۆز ئەکەنەوە کە ڕسمی وێنەکەمان پێشکەش کردن چاویان پڕ بوو لە ئاو بۆ گەورەی ئەو پیاوە بۆ قودرەتی ئەو پیاوە کە چۆن توانی عێراق بەرەو ئەم ئاراستەیە بەرێ کە کورد عەرەب هەموو نەتەوەکانی تر هەموو ئاینەکانی تر هەموو پێکاتەکانی تر بەغا بەی خۆیان بزانن عێراق بەی خۆیان بزانن عێراق کورد بەی خۆی بزانێ. ئەمە ئەو شەڕە بوو کە ئێمە ئەمانویست کە کورد هەمیشە وتوێتی پەیامی ئاشتی پەیامی پێکۆژیان ئەم پەیامە
ئەم ساڵ من بە چاوی خۆم لە بەغدادا بینیم سپاسێکی زۆریان ئەەکەم لێرەوە و ئومێ دەکەم کە لایەنی کوردی خۆمان ئەم ڕووداوە گرنگە وەک خۆی ببینێت تا بتوانین چکە قەرارە و بڕیارە مە بڕیاری خودی سەرۆک وەزیرانە ئەمە بەردەوامی ئەوێت کوردەکان عەرەبەکان تورکمانەکان هەوی کە هەیە لەناو عێراقا لە سەراسەری عێراقا عێراقی خۆیەتی بۆی هەیە ممارەسەی زمانی خۆی بکە بۆی هەیە ممارەسەی بۆنەکانی خۆی بکە بۆی هەیە ممارەسەی جلوبەرگی خۆی بکە بۆی هەیە ممارەسەی کللتوری خۆی بکە ئەمە قەرارە کۆمەڵی پرۆژەی گەورەتر بە دوا خۆیان بێنێ هەروەک چۆن ئێمە یەکەم جار دەرگای ئیسپانیامان بۆ هونەر کردەوە کۆمەڵی پرۆژەی گەورەتری هێناوە ئەم جارش ئومێ دەکەم گروپی لۆڕ ئەو دەست پێشخەری کردی بێت و ئەو ستافە جوانی کە لەوێ ماندوو بوون ببێ بە دەست پێشخەرێکی گەورە قۆناغێکی تر لە کللتور و لە هونەر و لە پێکەوەژیان بێنێتە ناو عێراق بەگشتی و ناوچەکە بەتایبەتی. کاک نزار تا چەند گرنگە ئەو ئاڵوگۆڕی کولتوریە؟ سەوسان خان سەردەمی جەنگ و کوشت و کوشتار کۆتایی هاتووە کەس ئامادە نییە کەس دڵی نایە مناڵی خۆی بابە کوشت چکە ئەکرێ سیاسەتێکی تر بەکاربێ سیاسەتێکی نەرمتر بەکاربێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە ڕێی کللتورمانەوە کللتوری ئمە کللتورێکی پێکەوە ژیانە ئەگەر ئەم پەیامەمان بگات کەس ڕقی لە کورد نییە ئێمە چەکگاری لە ناچاریە دەستمان ناوەتێ لەبەرەی مافیان خواردوین دەستمان ناوەتێ ئەگەر مافمان نەخۆن ئێمە میلەتێکین حەزمان لە ئاشتیە بۆیە گرنگەکەی ئەمنە زۆرە ڕەنگە ئێمە ئەگەر بمانویستە بە زۆر جلێکی کوردی لەبەر هاوڵاتێکی برایەکی عەرەب بکەین یا خوشکێکی عەرەب بکەین ڕەنگە ئەمە بەلایە قورس وایە بەڵام کە بە ڕەزامەندی خۆی و کە ئاڵوگۆری کللتورەکە وای لێ کرد ئەم کللتوری توی خۆش بوێت ئامادە بێت حتا جلوبەرگەکەی تۆش بپۆشێ وەک شانازیەک ئاڵاکەی تۆ من وێنەکانم ناردەبوو کۆمەڵێک لە کەم ئەندامی تایە ستافێکی کەمەندا من ئەمە ڕێکخراوێکیان هەیە هەر هەمویان ئاڵاکانیان لە ئێمە وەرگرت کەوانە کەمەندامی جەنگن بەشێکیان کەمەندامی زگماکە ئاڵاکانیان لە ئێمە وەرگر کردیانە ملی خۆیانەوە ماچیانە کرد ئەمە ڕەنگە گەر بە مانویستە بە گفتوگویەکی سیاسیە بە معادلەیەکی تر بەدەستی بێنین زۆری بیویستایە بەڵام بە هونەر بەدەست هات بە ئاڵوگۆڕی کللتوری بەدەست هات و من دڵنیام لەوەی کە خۆشحاڵم لەوەی کە ئەم هەنگاوە قۆناغێکی نوێ لە عێراقا بەگشتی دروستە بێت کە ئێمە بتوانین عێراق بەی خۆمان بزانین و عێراقیش کورد بە برای خۆی بزانین هەمومان وەکو هاوڵاتی عێراقی ممارەسەی کللتورەکانمان بکەین وەکو زۆربەی وڵاتانی ئەوروپی ئاڵای خۆمان با هەبێت زمانی خۆمان هەیە هەمووشی خۆمان هەیە بەڵام نەچەوسێنەوە بە پێچەوانەوە کورد لە 20 مانگا لە بەغدا باشترین شوێن گەورەترین شوێن زۆرترین میوان زۆرترین کات و ئاگری نەورۆز ممثل نوێنەری جەنابی سەرۆک وەزیر خۆی ئاگرەکەی کردەوە بە سرودی بە گۆرانی ئەمڕۆژی ساڵی تازای نەورۆز بەشێکیش لە میوانەکان لەگەڵ ئێمە ئەیانوتەوە بە کۆرس هەر هەموو ئەو گۆرانیە بۆیەوە من ئەوەی کە خۆشحاڵی کردم ڕۆحی شەهیدەکانمان هیوادارم ئەمە هەنگاوێک بێ بۆ شادبوونیان و خوێنیان بەزایە نەچووێت. کاک نزار هیچ بەرهەمێکی نوێ لە کۆنسرتەکەدا پێشکەش کرا کە تایبەت بێ بە گروپی خۆتان؟ ئێمە هەر بەرهەمێک کە پێشکەشی ئەەکەینەوە سەر لە نوێڕێکی ئەخینەوە ڕەنگە میلۆدیەکە ئەهێنین بەڵام وەکو مۆزیک و وەکو داڕشتن و وەکو دابشکاری سەرجەمیان ئێمە ئەم گۆڕانکاری لەسەرا دروستەکەین کە مۆرک و مۆرێکی خۆمانی لێبین و ئێمە جگەلەوەی کە گۆرانی کوردیمان نمایش کرد خۆشحاڵی ئەوان وای لێ کردین گۆرانی عەرەبیش نمایشکەین یعنی چەند گۆرانێکی عەرەبیش لە پرۆگرامەکەمانە بوو ئەوانەش نمایشکران ئەو کاتی کە دانرابوو 50 دقە بوو 50 دقە کۆنسرتێکی تایبەت بوو کۆمەڵە گۆرانی لە هەموو ناوچەکانی کوردستان بە زاراوە جیاوازەکان چکەمە سێ گۆرانی بێژمان لەگەڵا بوو بە زاراوی کەلهۆڕی بە زاراوی سۆرانی بە زاراوی هەورامی جافی هەموو زاراوەکانی تیا بوو بە ڕەنگاوڕەنگی ئەو کچ و کوڕانی کە لەگەڵمانە بوون شتێکی باش و شتێکی جوان سەرکەوتوو بوون. دوای بەغداد گروپی موزیکی لور بۆ کۆچێ؟ ڕەنگە بۆ زۆر شوێن بچێت دوای بەغداد ڕەنگە بۆ زۆربەی وڵاتانی عەرەبی بڕوات کە کللتوری کوردی هونەری کوردی لەسەر داوای ئەوان کە ئەمە شایستەی ئەوەیە ئەم هونەرە ئەم کللتورە شایستەی ئەوەیە هەموو وەتانی عەرەبی و هەموو جیهان بیبینێ ئێمە
لەگەڵ ئەوروپای لینکمان باش بوو توانیمانە تا پێش جەنگی داعش زۆربەی وڵاتانی ئەوروپا بچین و نمایشکەین بەڵام بۆ وڵاتە عەرەبیەکان لە ڕاستیە کەم بوو ئەو شتە بەڵام من ئومێدم وایە نەک ئومێدم وایەوە بڕیار وایە کە گروپی لۆر بە فەرمی نوێنەرایەتی عێراقیش بکانە تەنها هەر کوردستان بەڵام بە جلوبەرگی کوردی و بە ئاوازی کوردی و بە هونەری کوردی زۆربەی ئەو وڵاتە عەرەبیانەی کە تا ئێستا ئەم هونەرە نەچۆتە ئەوێ بچێتە ئەو وڵاتانش گروپی لۆر ببێ بە نمایندەیەک نوێنەرێکی فەرمی هونەری کوردی لە ناوچەکە و لە مەنتیقەکە هەڵبەت ئەمە بە ماندووبوونێکی زۆری ئەو کە سولایانانەی کە هاوکارمان بوون بەتایبەت نایشارینمە حکوومەت ڕەخنەما زۆر هەبوو لە سەریەوە بە ئێستاشەوە هەمانە گروپێکی ئاوا لە ئاستێکی ئاوا باڵایە چۆتە بەغدا تا ئێستا حکوومەت ئاگادار نەبووە حکوومەت هەر نەیوتوە ئەم گروپە چۆن ڕۆشتەوە بۆچی چوە بۆچی نەچوە کە ڕەنگە ئەو پرۆسی کە بەدەستمان هێناوە حکوومەت بیویستە بەدەستی بێنە ڕەنگە مەلاین ملیۆنان دۆلاری تیا سەرف کردایە بەڵام بەسپاسەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە لە غیابی حکوومەتە وەک قەڵایەک پشتیاوتە بە گروپی مۆزیکی لوڕەوە بۆ هەموو هونەرمەندان بۆ هەر من خۆم واقعەکە بێ بەویژدانەوە باسکەم چۆن خراپەکان باسەکەین ڕەخنەکان باسەکەین ئەبێ ئەوەش باسکەین خۆ ئەگەر ئەوە نەبوایە ڕەنگە گروپی لۆر دەمێک بوو بوەستایە بەڵام ئەمە جێی خۆشحاڵیەوە من ئومێ دەکەم لێرەوە جەنابی خودی سەرۆکی کاک بافڵ ئاوڕێکی جدیتر ئاوڕی جدیاوەتە بەڵام ئاوڕێکی جدیتر لەم پرۆسە و لەم هەنگاوانەوەی گروپی مۆزیکی لۆر بنێت کە گروپی مۆزیکی لۆر بۆ لەمەولا ئەتوانێت نمایندەیەکی باش بێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە سپاس.